سەرەتا بەنای خۆی گەورە وەکو دیار بلاری ئەمڕۆ یاریەکی زۆر گرنگ و چارەنووساز بوو بێمە لە بەرامبەر ئەو هەموو هاندەرە زۆرە یعنی چاوەڕێ ئەومان لێ دەکرا ئەمەش یعنی تەوقع ئەومان دەکرد دەمانەوێت سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین بە ئەوی لەگەڵ هاندەر خۆمان شاد بکەینەوە چونکە لە دوو یاری ڕابردوو لە یاریەک تووشی شکست هاتین لە یاری ناو یاریگای خۆشمان دوو خاڵمان لەدەستدا وەکو دیار بوو یعنی وەکو هەمان یاریەکانی ڕابردوو ئەداعش زۆر خراپمان پێشکەش کرد دەبووە یعنی شتێکی باشتر بکەین ئێمە لە هێلی دوا و لە هێلی ناوەڕاست یعنی با بڵێن تۆزێک باشین بەڵام لە هێلی پێشەوە یعنی هیچ ئەوەی ئەومانی خەترەمان نییە لە پێشەوە گۆڵکارمان یعنی ناتوانین هیچ شتێکی جیاواز بکەن لەگەڵ فەریقەکانی دی ئێمە بەڕاستی سەرەتای هاتنمان ئاماجمان هێنانی سێ خاڵەکە بوو و لە بیدایەتی دەستپێکردنی یاری لە گێمی یەکەم یاریەکە یاریێکی ئازمام ناوەند بوو هەردوو تیب ئاستی لە یەک نزیک بوو زیاتر تۆپ لە نێوەندی یاریگا بۆ زیاتر تۆپ لە نێوەندی یاریگا بوو فرسی محقق بەو شێوازە دروست نەبوو لە بەدلی یەکەم بەڵام لە شەوتی دووەم ئێمە توانیمان لە خۆڕێخستنەوەی خۆمان و لە ئەنجامی گۆڕینی چەند یاریزانیەک توانیمان کۆنتترۆل یاریگا بکەین و لە هەمان کاتیشا تۆپمان زیاتر لە قاچی خۆمان هێشتەوە و لەگەڵ لە ئەنجامی ئەم گۆڕانکاریانە چەند فرسەیەکی محققمان هێنا لە هێنانی فرسە محققەکان نەمانتوانی گۆڵ تۆمارکەین هێرشبەرەکانمان موفق نەبوون لە کۆتاییەکانی یاری ئەمە سێ حاڵەتی 100% لە ناوچەی سزا یاریزانمان خۆیان و گۆڵچیمانەوە نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن بەرحاڵ ئێمە وەکو بیداد وتم ئێمە بۆ سێ خاڵەکە ئاماژمان سێ خاڵەکە بوو لە کۆتاییشدا خاڵێک لە یاریگای سۆران بەڕاستی بەدەست بەتاڵی ناگەڕێینەوە.